ئازیزانم دەزانی میوانەکەمان زۆر نێزیک بوویتەوە ئەو میوانەی کە ئەسحابی کیرام ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی بە 6 مانگ ئامادە دەبوون پێش ئەوەی ئەو میوانە ئازیز و قەدرگرانە بگاتە لایەن بە 6 مانگ خۆیان بۆ حاضر دەکرد بە 6 مانگ ئامادەی ڕۆحی و فکری و جەستەییان بۆ حاضر دەکرد بە 6 مانگ خۆیان ئامادە دەکرد کە چۆن ئەو میوانە قەدرگران و بەڕێزە ئیستیقبال بکەن چۆن مامەڵەی لەگە بکەن چۆنی بەڕێکەن چۆن تەعاملی لەگە بکەن شەوەکانی چۆن بەسەربەرن و ڕۆژەکانی بەچی بەسەربەرن ئازیزانم ئەزان میوانەکەمان زۆر نێزیک بوویتەوە بە حدێک هەر ئەوەندە ڕادەگەین بەرنامەیەک دابنین چی بکەین لەو مانگەدا هەر ئەوەندە پێڕادەگەین کە چەند قسەیەکی لەو بابەتە بکەین و ئێمە چۆن خۆمان ئامادە بکەین ئازیزانم گەورەترین شت لەو مانگەدا ئەنجامی بدەین تەوبەیە چکە لەبەر ئەوەی خودای گەورە لەو مانگەدا ڕەحم و بەزەیەکەی بێنیهایەت ئەبەخشێتە سەر مسلماناندا تۆبە و تکاو نزای خەڵکێکی گەلک زۆر قبول دەکاتن خاصەتەن ئەو وەختی فتاری کە ئینسان ئەو وەختی فتار دەکاتەوە ئەو وەختی دوعای قبوڵە وەختی شەوەکان کە شەو نوێژ دەکەی وەختی تەراویحەکان کە تەراویح دەکەی وەختی ئەوەی کە ختمی قورئان دەکەی ئەوانە هەر هەمووی تێدا دوعای و تۆبەی مسلمانانی تێدا قبول دەبێتن